ولله ما في السماوات وما في الأرض ولله ما في السماوات وما في الأرض وإلى الله ترجع الأمور. هەردووچیان نابینان و چاویان ڕۆشنایی نابینێ، بەڵام توانی ویانە بە لەبەرکردنی هەموو قورئانی پیرۆز دڵیان ڕۆشن و ڕووناک بکەنەوە. ئێرە گوندی سرێشمەی سەر بە ناحیەی خەلیفانە، سۆز و خۆشەویستیان بۆ قورئانی پیرۆز وای لێکردوون کە تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکەن. بڕوا عەزیز تەمەنی 28 ساڵە و لە ماوەی 12 ساڵ توانیویەتی تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکات. ئیدریس وەسفی کە هەر دانیشتووی سرێشمەیە تەمەنی 18 ساڵە و توانیویەتی بە ماوەی 6 ساڵ تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکات و هاوکات 220 فەرموودەی پێغەمبەری ئیسلامیشی لەبەر کردووە. الحەمدولله کە قورئانی پیرۆز لە تەمەنی 16 ساڵی کە دەستم پێکرد، قورئانی پیرۆز ئێستا کە الحەمدولله سپاس بۆ خوای گەورە قورئانی پیرۆزم تەواو کردیە. شێوازی لەبەرکردنەکەم مامۆستایەکە پێشانی دەدەم سەرەتا، ئەوجا من جارێک 2000 3000 لەگەر ئەوم دەخوێندەوە، ئەوجا لە موبایل خەزنی دەکرد و ئەوجا دەچووە ماڵەوە، لە ماڵەوە قورئانەکەم حیفز دەکرد. خوای گەورە دەفەرمێ ومن الناس من يعجبك قوله في الحياة الدنيا. أعوذ بالله من الشيطان الرجيم. ومن الناس من يعجبك قوله في الحياة الدنيا ويشهد الله على ما في قلبه وهو ألد الخصام. بەڕاستی قورئانی پیرۆز گەورەترین بەهرەی خواییە. هەر کەسێک کە هەوڵ بەدا پشت بەخوا ببەستی، خوای گەورە لۆی ئاسان دەکا. لۆیە من داواکاریم لە خرگەنجان هەیە کە هیچ شتێک زەحمەت نییە ئەگەر یارمەتی خوای گەورەی تێگەدا بێ. پرسیارێکم ئەوەیە وإذا قرئ القرآن وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا لعلكم ترحمون. ئەم دوو گەنجە ئەگەر چی نابینان، بەڵام نابینایی نەبۆتە ڕێگر کەدا ببڕێن، ئەوان لە چاوساغەکان بە هیممەتر بوونە و بە سوود وەرگرتن لە کاتەکانیان لە ماوەی چەند ساڵێکی کەم توانیویانە قورئانی پیرۆز لەبەر بکەن. ئەوان لە لای چەند مامۆستایەکی ئاینی گوندەکەیان قورئانی پیرۆزیان لەبەر کردووە. نابینایەکان زیاتر خولیا و ئارەزووی قورئان لەبەرکردنیان هەیە و هەروەها حفزیشان باشترە بە حکمی ئەوەی کە ئەوان نابینان زهنیان بەقوترە. داواکارم لە گەنجە خۆشەویستەکان کاتەکانی خۆیان لە شتی بێهودە بەسەر نەبن. ئەگەرچی کۆسپ و ڕێگریەکانی بەردەم خوێندنی ئاینی زۆرن و لەمپەری زۆریان بۆ دروست کراوە، بەڵام لێرە و لەوێ گەنجانی خاوەن هیممەت و ورە گرنگی بە خوێندن و لەبەرکردنی قورئانی پیرۆز دەدەن و گوێ بە لەمپەرەکانی بەردەمیان نادەن. لە ئێستاشدا لە هەموو کات زیاتر مسلمانان پێویستیان بە نزیکبوونەوە لە قورئانی پیرۆز هەیە و پێویستە پەیڕەوی فەرمایشتەکانی خوای پەروەردگار بکەن بۆ ئەوەی لە نەهامەتیەکان ڕزگاریان بێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، گوندی سرێشمە لە ناحیەی خەلیفان.